بابچینە لای تەوەری یەکەممان لە تەوەری یەکەمماندا اینجا ئەمە هەمیشاڵێن لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەردای دامەزراندنیەوانێ لە سۆنگەی تێڕوانینی لە خەبات و هەوڵی ژنانەوە هەمیشە ژنانی باڕۆڵێکی گرنگ زانیوە بە توێژێکی گرنگ زانیوە لە کۆمەلگایە هەمیشە هەوڵی داوە ئەو خەبات و هەوڵانەی کە ژنان هەیە بیان خاتەگەڕ و هەوڵیاوە لە کارە ڕێکخراوەیەکانیدا هەمیشە ژنان بێنێتە پێشەوانە چ لە کاری سیاسیدا بێت یاخود لە هەر کایەکی دیکەدا بێ هەمیشە ڕۆڵێکی گرنگیان هەیە بۆ ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەر بەم بۆنەیەوە بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان بۆنەیەکی کۆمەڵایەتی ساز کردووە لە ڕۆژی شەمەدا کە سبەینێ ئەکا بۆ ژنان لەوەی کە بتوانن کاتێکی خۆش بەسەر بەرەنژنان بەیەکەوانێ بە دروشمی هێرۆخان سیمبولی تێکۆشانی ژنانە ئەم بۆنەیەوە بەڕێوە ئەچێت و اینجا ئەمە ئەمانەوەی زانیاری زیاتر لەسەر ئەم بۆنەیە وەربگرین و وارووا لەسەر ڕۆڵی ژنانیش لە بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان بە میوانداری زۆر بەڕێز خاتوو فریار عەبدوڵڵا وەکو لێپرسەری بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان بە خۆشحاڵی و ئێستا لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە خەتوو فەرموو. دانی باش بەخێر بێیت خۆشحاڵی دانی باش بەخێر بێیت باشی بەیانی باش خاتوو فریار بەیانیتان باش سپاس بۆ ئامادەبوون پەیوەند بەر لەوی پرسیاری لێ بکەین لەسەر ئەم بابەتەی ئەمڕۆمان زین ئەمڕۆ پلان چێە لەگەڵ خێزان و چکە زین هەموو ڕۆژانە کارمانێ و لە شوێنی خۆمان بچنە دەرەوە پێبان خۆشە تۆش زین چی ئەکەن ئەمڕۆ؟ بەیانی باش زۆرم پێخۆش و باسی کەش و هەواتان کرد کە ئەمڕۆ فعلا ڕۆژی سەیرانە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ئیڤێنتێک کە بەیانی هەمە ناتوانم بگەڕێمە بۆ لێر مناڵەکانم لەوێن بەڵام ئەمەش کە ئیکەین ینی کارێکی زۆر گەورەیە بۆیە پێویستەکە لەوانێ بمێنمەوە بۆ ئەوەی کە زیاتر بتوانین بە شێوازێکی باش و جوانتر لە خزمەتی ئەو جەماوەرەژ نەبین کەس بێنێک و ئەبێتەوە لەگەڵمانە لە دوکان بۆ جارێکی تر تعویزێکین ئەم ساڵ بارەکەش خۆشترە زۆر 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 باشە فریاڵخان لەگەڵەوەی کە ماوەیەکە ئاگامان لێ لەوەی کە سەرقاڵی ڕێخستنی ئەم بۆنێن ئەگەر بەگشتی پاس لە بۆنەکەی بکەین وابزانوا بڕیاریش بوو کە هەفتەی پێشوو بەڕێوە بچێت بەڵام بەهۆی کەشوهەوە بۆی بارانبارینەوە دواخرا بۆ ئەم هەفتەیە ئەگەر بەگشتی پاس لە بۆنەکە بکەین بە چاوان ئێمە دیارە وەکو نەریتێک پێمان خۆش بوو ساڵی پار لە 8 مارسە ژنانمان لە هەموو چون و توێژەکان کۆ کردەوە لە هۆڵی تەوار یادی 8 مارسمان کردەوە و تیایدا کۆمەڵێک ژن لە پۆستە جیاجیەکان لە چین و توێژە جیاجیەکان بەشدار بوون لەوێدا پەیمانێکماندا کە بتوانین ساڵانە ئاوا کۆبینەوە و لە بەشی ژنانی با بڵێن مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان کە چەندین ژنی ساحب پێگە و ئیش ینی ئیش و کاری با بڵێن ڕۆژانە لە ناو سەندیکا و کۆمەڵە و ڕێکخراوەکانە کارەکەن زۆریان پێخۆش بوو ئێمە بابەتێکی وا کۆمەڵایەتی بدۆزینە بە تایبەتی کە تایدا ئاڵوگۆڕی بیر و ڕابکەینەوە و تایدا لەوێ بتوانین بیرۆکەکانمان یەک بکەین بۆەوەی پرۆژەی باش پێشکەش بە ژنان بکەین خزمەتی باشتری کۆمەلگاکەمان بکەین دیارە ئەم ساڵیش بەهۆی باران و کەش و هەوا و جگەلەوە ئیتر مانگی پیرۆزی ڕەمەزان هات 8 مارس کەوتە ناو پشۆوە کەوتە جومعەوە دواتر ئیتر جەژن هات و کۆمەڵێ بابەتی تر یادی ڕاپەڕینمان نەکرد یادی نەورۆزمان نەکرد بە هەلمانزانی کە ئەم ساڵیش بە شێوازێکی تر لە شێوازی گەشتێک بتوانین ژنانی بە تایبەت لە ناو ڕێکخراوەکان و لە ناو ئۆرگانەکانی یەکێتی تایبەت بە حیزب ڕەنگە بڵێم کۆ بکەینەوە بۆی بتوانین لەوێوە دووبارە دابنیشین و ببێتە شوێنێک بۆ یەکتربینین مناقەشەکردنی بەرنامەکان و ئەوەی لە هەموو بابەتەکە گرنگترە ئێمە کە ناوی ئەو گەشتە لەژێ ڕۆشنایی ناوی هێرۆخان بەڕاستی لێرەوە چاوەکانی ماچەکەم هیوای تەندروستی باش و تەمەندرێژی بۆ ئەخوازم کە ئێمەی ژنان من بە خۆم یەکەم لەو ژنانەی کەوە هەمیشە معجەبی کەساتی هێرۆخان بووم کە لە ناوەندی بوومە کەساتی هێرۆخان ئەمەندە گەورەیە ئەوەندە گرینگە ئەوەنە ڕۆڵ و پێگەی خۆی چەسپاندووە لە ناو خەباتی ئەمیلەتەی ئێمەیە بە تایبەتی وەکو ژنێک لە ڕۆژانی خەباتی سەختی شاخ لە دەرەوەی وڵات هەمیشە خۆی و کامێراکەی مەوجود بوون هەمیشە هەوڵی داوە خزمەت بکاشان بەشانی برا پێشمەرگەکانمان و ئەویش ڕۆڵی وەکو خێزانی سەرۆک مام جەلال زۆر گەورە بۆ ینی ژنێکی
متەواضع دڵێکی میهرەبان یعنی مناڵەکانی جێهێشتووە ڕەنگە ئەوەنی کەوا لەگەڵ ئەم کۆمەڵی کوردەواری و لە پێشمەرگایەتی بووە نەیتوانی بێ بە تەواوەتیش لەگەڵ ماڵ و خێزان نابێت یعنی من بخۆم لە بواری سیاسەتا لە هەشتاوە یعنی کارەکەم ئەزانم کە ئەبیتە خاوەن مناڵ و هاوسەر و کۆمەڵی ئیلتیزاماتی خێزانی کە سیاست هەڵەبژێری وەکو فکر وەکو مەبدە وەکو کارێکی ڕۆژانە بێگومان قوربانیدانی زۆر زۆرە یعنی من پێم وایە یعنی ئەگە لە خۆمەوە سێرکەم لەو ژنانەشی کە ئەیان ناسم لە هەر پێگەیەکن زۆر زەحمەتە یعنی ئەم خۆشەویستی دایکایەتی و ئەم پێکەوە بوونەی ڕۆژانە کە حەزەکەی لەگەڵیان ئەبینی ینی ئیشەکەەوە ئەخوازیە ڕەنگە سەفەری دەرەوی وڵات بکەی ڕەنگە هەر لە کۆبوونەوە بی ینی بەجددی ئەو باوشە گەرمی حەزەکەی هەموو ڕۆژێ مناڵەکە چاوەڕێت کە بکەیتە باوش ئەوە نەبێ بەڵام هێرۆخان خۆی وەکو دایکێک لەگەڵ سەدەها مناڵی بێسەرپەرشت و بێداویک و باوک ینی ڕێکخراوی کاتێک کە ڕێکخراوی مناڵ پارێزی دانا بوو بەو دایکەی کە نەک باوەشی بەس بۆ مناڵەکانی خۆی بۆ مناڵەکانی تریش کردوێتەوە تاوکو ئێستا جێدەستی دیارە و هەر ئاواژ ئەمێنێتەوە بۆیە ناوی ئەو گەشتەشمان ناوە هێرۆخان سیمبولی تێکۆشانی ژنانی کورد من بۆ خۆمەکو سیمبولێکی تەمەشاکەم بۆیە پێم خۆشە لەوێ ئەو ڕێچکەی کە خاتو هێرۆخان گرتوێتی ئێمەش ئەڵێن ینی هەمان ڕێچکە ئەگرین لە پاراستنی ژینگا لە پاراستنی خێزان لە بەرەو پێشچوون لە ناو کۆمەڵگا لەوەی کەوا بتوانین هەموو هەوڵەکانمان ڕێک بخێن بۆ پرۆژەی باشتر ئەوەشی کەوا من بە شایستی ئەو خاتونانەیە زانم و بە خوێندکارەکان ئەوەیە کە ڕۆژێکی خۆش لە گەشتێکی سەیراناوی بە تایبەتی شوێنێکی وەکو هاوینە هەواری دوکان من تەسەوڕەکەم جەوێکی زۆر زۆر خۆش بێ ئیشەڵا گەشتێکە بێ کە بەدڵی هەموو کەسانە بن کە لێ خاتو فریال لە قسەکانتە قەت بە زەحمەتی مەزانن چکە ئێوە وەکو خانمان هەمیشە هەر لە کۆنەوە هەر لە سەردەمی شاخەوە لەو شۆڕشێکە سەرۆک مامجەلال هەمیشە بێوەی و تۆیە بێ و خۆتان خاوەنی بڕیاری خۆتان من خۆتان لە پێگەی خۆتانە و ئەمیشەش ئەو دەرفەتیاو نەتێت یەکێتی ژنانی بۆ دامەزرانن و بە پاڵپشتی خاتو هێرۆی ئیبراهیم ئەحمەد یعنی کە ئەمە کارێکی کردو بۆ ئێوە کە ئێوە ئێستا توانن لە پێگەی خۆتانەوە بڕیار دەربن کە ئێوە توانن کاری باشتر بکەن هەمیشە باسی لەو ئازادیا کرد کابێ ژنان بتوانن پێگەی خۆیان هەبێت لە خوا بە زیابێ توانی ئەوە کارە بکات و ئەمە جێکی خۆشحاڵی ئێوە کارێکی لەم شێوەیە و ئەو ڕێبازی سەرۆک مامجەلال ڕۆحی شاد بێ ئێستا کاک باڤڵ بە هەماشیەوە پاڵپشتی ئێوەیە کاک باڤڵ بە هەماشیەوە ئەوێت ژنان خۆیان بتوانن لە کایەکانە خۆیان ببینەوە ئەشی بینین لە هەموو دام و دەستگاهەکانە ئەوانەی کە کاری سیاسیەکەن زۆربەی خانمان ڕۆڵێکی بەرچاویان هەیە ئەم گەشتەی ئێوە ئەم پلانەی ئێوە بۆ ئەوەیە کە ڕاستاچنە شوێنێکی هاوینە هەوارێکی خۆش بەڵام تا چەند ئەبێتە پتەوکردنەوەی پەیوەندیەکانی ژنان تا چەندەکەوێتە سەر ئەوەی کە ئێمە بەرەو هەڵبژاردنێک ئەڕۆینکە بۆ میلەتەکەمان ئەبێتە بەشێکی گرنگ تا چەنە بێتەوەی کە ئێوەش ئەبێ ڕۆڵێکی زیاتر ببینن لەوەی کە میلەتەکەشمان پێویستیان بە ئێوەیە بۆی ژنانیش بتوانن هاوردەنگی پیاوان کار لەم بابەتەیە بکەن بڵێ دیارە بە سپاسەوە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا سەرۆک مامجەلال هەر لە سەرەتاوە هەمیشە هەوڵی داوە ڕۆڵ و پێگەی ژنان بەهێز کات لەلایەن ژنانەوە بە پاڵپشتی ئەوان و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ژنان پێگەیان بەهێز بێ متمانەیان بە خۆیان بێ لێکێک لە کۆنگرەکان سەرۆک مامجەلال ئەڵێ پێویستە ئامادەی ژنان ئەوەندە زۆر بێ تموحیان زۆر بێ بۆ بڕبرکێ لەسەر پۆستە سیاسیەکان تەنانەت وەک پۆستی بڵێن سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە ئەمە لە تەواضع و گەورەی بیر و بۆچوونی سەرۆک مامجەلالە بە هەمان شێوەش کاک بافڵ ینی پاڵپشتێکی گەورەی ئێمەی ژنانە لەناو حیزبە لەناو سەرکردایەتیەوە ئەبینین ئێمە لە سەدا 25 با بڵێن سەرکردایەتیمان بەدەستەوەیە پێگەکان لە مەسئولی یەکەمی بەبوونمونە ناوەندی یاساییمان هەیە ژنە ئەم بۆردە لە لای من مەکتەبی شەهیدانە هەمان شێوە کە خاتوونێکە بڵێ سەخانە جا ئەمانە هەمووی پاڵپشتین بۆیە کە ئەم تەجەموعێکی وا ئەەکەین ئێمە من کەوا بیرم کردەوە بیکەینە گەشتێک بەجددی تەبان ئەمە بە پاڵپشتی سەرۆک بافڵە خۆزگە بمانتوانێ هەموو ژنەکان لە هەموو شارەکان لەو ئیڤێنتە کۆ بکەینەوە بەڵام هەوڵماندا ئەم
جارە زیاتر لە سنووری شاری سلێمانی بێت بە دەنگەوە هاتنی ژنەکان کە ئێستا ڕێژیان ڕەنگە گەیشت بێتە 5,000 زیاتر ئامادەیمان کردو بە دڵنیاییەوە یەک لە خاڵەکان جگە لەوەی کەوە بەرنمەیەکی تایبەتی خۆمان هەیە ئەو ڕۆژە جگە لە خاڵەکان ئەبێتە هۆی دانیشتن و قسەکردن و ئەمەی تەنانەت ئەوانەی کە کاندیدیشن بەشێکیان کە بۆیانە گونجێ بانگێشت کراون بەخێر بن بەسەر چاو من دڵنیام یەکێک لەو تەوەرانی باسیەکەن ژنانە پاڵپشتی گرنگەکە با بڵێن ژنان و هەڵبژاردنەکە هەڵبژاردن بەتایبەتی هەڵبژاردننی ژنان بۆی بتوانن لە ناو پەرلەمانە ڕۆڵ و پێگەی خۆیان هەبێ بتوانن ئێمە پێشووتر پەرلەمانمان هەبوو کە سەرۆکەکەی ژنێک بوو ئەم جاریش بتوانین کە ژنانێکی خاوەن بە ئیمکانیت و ئومێدی سەرکەوتن بۆ هەمویانە خوازم بتوانین لەو مەجالەیە هەوڵ بدەین کەمپینێکی باشیان بۆ بکەین سەرەتا بۆ لستەکەی خۆمان 129 دواتر بۆ کاندیدەکان و من دڵنیام هەمووشی هەوڵی خۆی ئەداوە دڵنیام ئەم جارش لەگەڵ ئەو هەموو هەوڵانەی هەیە بۆ دواخستنی هەڵبژاردن بۆی تەگەری تێبخرێ لایەنێکی سیاسیەوە بەڵام جەماوەری ئێمە و دەنگدەرانی ئێمە زۆر بەپەرۆشن بۆی کە بتوان ئەم جارە لە دوای ئەوەی حقێک گەڕایەوە یاسی هەڵبژاردن گۆڕا دەفتەری ناوی تۆماری دەنگدەران گۆڕانکاری بەسەر هاتاتە سەر ئەوەی هەمان دەفتەری تۆماری دەنگدەرانی عێراق ئەمە مای دڵخۆشکەریە بە تایبەتی بۆ گەنجان بەڵام هەر هەوڵێکە بێ ئەمە لێدانە لە ئیرادەی دیموکراسی لێدانە لە بەرەو پێشچوونی دیموکراسیەت و بەشداریکردنی ڕاستەقینەی خەڵک لە هەڵبژاردن لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردننی نوێنەرەکانی خۆیان بابەتێکی تر من زۆر حەزەکەم لەوێ کە بکەینە تەوەر ئەواژنەکان کە دائەنیشین بابەتی پاراستنی ژینگەیە جەنابەت کاکسەرکۆ باست کرد فەلەن ئێمە کە زۆر جار بەداخەوە کە ئەچنە سەیران هەندێک هەیە من ئەبینم بە سپاسەوە ئالاگەی پێ شتەکانی کو ئەکاتەوە ئیباتەوە لەگە خۆی فڕێ ئەدا بەڵام هەشە کە ئەڕۆیتە شوێنەکە سێرەکەی پڕی لە زبل و خاشاکی ماڵێکی ترە یعنی نەمو جارێ بیرما چون بۆ سەیران منطقەی ئۆمەرمەندان هەیە لە کەرکووک ئەگەر لە هەر شوێنێک دایکم زبڵی ببینیان نزیک خۆمانەخێت وەرن خێراکویکەنەوە ئەو کاتە پلاستیکیش نەبوو بڵێن وڵی پلاستیکە یعنی زیاتر بەرماوەی خواردنوشت خەڵک بەجێ ئەوە باش نییە ئەوە پیسە یا شوێنی خەڵ و زوشتی سوتاویان بەجێ ئێشت جا هەر کەس لە ڕاست خۆیەوە لەو گەشتەش من لێرەوە باسەکەم ومێدەکەم کە بەیانی هەموو بە باشترین شێوە ژینگەی ئەوێ بپارێزین چونکە دەم ئاوە بۆی کە خاشاک لەو ناو کۆنە بێتەوە ئەبێ ئێمە بیبینە نمونەی ئەوەی کە پارێزگاری لە ژینگاکەین چکە ئەمە خەسڵەتێکە لە هەموو جیهان ناسراوە کاکسەرکۆ بە برایانمان لێمان عاجز نەبن زۆر پەرۆشی بابەتی ژینگەیە ژنان زیاتر سوتاوە لە پیاوە نەگەتی جەنابەت باست کرد بۆ ماڵ زۆر باشن زۆر پاشیەکەنەوە زۆر شەڕ لەگەڵ پیاوانەکەم با تۆ باسی هۆشکێن لە سەیرانەکە شەڕی لەگەڵ کەگەر علاگەکی هەڵنەگرت ینی شەڵا شەڕ نابێ بەڵام هەر ینی کۆکردنەوەی خاشاک لەوێ ئەم سروشتە جوانە بە تایبەتی بارانێکی زۆر باریوە ئەمساڵ ینی سەوزایەکەی بەردەوامە بەهار من قەتبیرم نییە بەهار ئەوەنە درێژ بوو بێت لە کوردستان نازانم تەمەنی خۆشم ناکەمەوە بڵێ مەڵایی بیرم نییە بەڵام ینی بارێکی جوانە بۆیە ئیشاءالله من یەک نمونە بووە ینی خۆ لەوانەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیاکانەوە لە دەستگای میدیای کورسات بینی بێتێ دەریاچەی دەربەندی خان ئێستا بە دڵخۆشیەوە ساڕێژ ماوەی ڕابردوو پاکرایەوە کە ئەی بینیت هەمومان دڵخۆش دین بەوە بڕوا بکە ینی هەستەکەی ئێستا من بەپێی ئەوەی کە کۆمەڵە کەس ینی کەس و خزم و کەسم لەوێ هەیە ئەڵێ بڕوا بکە لە ڕووی گەشتیاریشەوە فەرقی کردووە خەڵکێکی زۆر ینی ئەگەر ئێمە ئەم شتە بەدەست خۆمان بێ بۆچی نەیکەین ینی مناڵەکانمان بۆ چاو لە ئێمە نەکەن ینی تۆ ئەم چیا گۆژەیە کە لە ئێمە نزیکە ئەچینە سەر ئەو چیایە وەڵای ئەگەر تۆ لەسەر مێز و کورسەکە دانیشتی دەبەکە و شتەکەی خۆ بەجێشت گەشت وەڵاڕێ لە گەشتیارەکە مەگرەکە فڕێشی بە ناڕاستە ئەمە زۆر گرنگە بەڕاستی وڵای ئەوانە هەمووی گرنگە و من حەزەکەم تەکمیلی ئەو قسەیەکەم کە ژنان زۆر بەلایەنەوە دیارە هەڵبەتە خەڵکی زۆر باشمان هەیە لە برایانمان کە پاڵپشتی مەسەلەی ژینگەن ئەنووسن لەسەر ژینگە هەوڵەکانە لە ناو ڕێکخراوەکانی ژینگە پارێزی زۆر گەورەیە من بەرز ئەینرخێنم و مەسەلەی دەربەندی خان بەڕاستی و ئاوە یعنی کەس نییە زانی ئێرە ئاوە بە تایبەتی قەراغەکانی
دوای ئەوەی کە خاوێن کراوەتەوە مسپاسی ئەو کەساناکەم کە هەسان بە خاوێنکردنەوەی ئەوێ دیارە ڕەنگە شوێنی تریش هەبێ پێویستی بە خاوێنکردنەوە بێ ئەویش ئیتر کە بەلەدیە و ئەوانە گەر ئیمکانیاتیان لە بەردەست بێ بتوانن شارەوانی پاکی بکەنەوە زۆر باشە ئەگەرنا من بینیمە بەشێک لە ڕێکخراوەکان وەکو کارێکی خۆبەخشی ئەڕۆن پاکی ئەکەنەوە چۆن نەمامەچێنن و ئەواکەن بۆیە زۆر مهمە بەرگریکردن پارێزگاریکردن لەو ژینگە و سروشتە و من بۆ خۆشم سەرۆکی ڕێکخراوێکی ژینگە پارێزیم بە ناوی ڕێکخراوی ئاوایی سەوز بۆ پاراستنی ژینگە و سروشت بەڵام نەمانتوانیەوە ئەو کارە لێرە بکەین ینی بۆ لەمە دوای ئیشاءالله لە داهاتوو هەوڵەدەین زیاتر کار بکەین لەسەر ژینگە بە تایبەتی بەرزکردنەوەی ئاستی وشاری خەڵک بۆی کەوا دەبەکە لە سیارەکە و فڕێنەدا کلێنسەکەی دەستی بوو ئەبێ لە پەنجەرەکە و فڕێدا من دەیان جار لە ترافیک تووشی ئەو بمهۆڕێنم بۆ خەڵک لێداوە لەبەرەوەی دەبەکەی لە تەنیشت خۆی دانەوە لە کاتی کە ترافیکەکە سوور بووە بۆی ئومێدەوارم کە خەڵک بزان ئەم کوردستانە جوانی ئێمە کە بەرگریمان لێ کردووە بە خوێن ئاو هەوا سروشتێکی جوانی هەیە بە تایبەتی لە منتقە شاخاویانە کە خەڵکە گەشت و سەیرانەکە پێویستە یعنی بە پاک و تەمیسی بیپارێزێ هیوادارین چۆن پێمان ناخۆشە لەوەی کە ناو سیارەکەمان پیس بێ ئاواش پێمان ناخۆش بێ لەوەی کە ئەسەر جادەکان پیس بێت با بینەوە سەر ڕۆڵی ژنان لەوەی کە مە هەمیشە ئاڵێن ژنان توێژێکی گرنگی کۆمەلگان و پێویستە گرنگیان پێ بدرێت بەڵام هەندێک جایشێ لەوەی کە ئێمە ژنی زۆر شارەزا و ژنی زۆر بەتوانامان هەیە وەکو نمونەی بەڕێزت بەڵام هەندێک جار ئەمانە گرنگیان پێ نادرێت کۆمەڵە لە ژنەکانمان یاخود هەندێک جار خۆیان ترسێکیان هەیە لەوەی کە بێنە پێشەوانێ لەبەرەوەی ئەمە لەوانەیە ئەگە بڵێم لە کۆمەلگایەکە ئەژین هەندێک جا ئەو قسانەی کە ڕوبەڕووی ژنان ئەبنەوانێ لەوانەیە ڕوبەڕووی پیاوان دەبنەوە کە ئێمە خۆمان ژنی لەوانەیە زیاتر هەستەوە بکەین تا چەند پێویستە وەکو بۆردی ڕێکخراوە جەماوەریەکان ئێوە وەکو کە تۆ سەرکردەیەکی ئافرەتیت وردەوردەوای لێ بکەیت ژنەکانمان ترسیان بشکێت ئیتر ترسیان لە قسەی کۆمەلگا بشکێت تی وردەوردەوای لێ بێ کۆمەلگاش چۆن لەوەی کا پۆستە ئەگەر بۆ پیاوێک ئاسایی بێ بەلایەوە با بۆ ژنەکەش بە هەمان شێوە بێت ڕاستە من حەزەکەم یەک شتێک بڵێن ئەبێ ئێمە بیرمان نەچێ لە ناو کۆمەلگایەکی باوکسالاریە یعنی ئەوەنەی کە دەرفەت و فرسەت بۆ پیاو ڕەخساوە لە هەموو بوارەکان بە سەراحەت یعنی بۆ ژنان نەرەخساوە ئەگەرچی ئێمە ئێستا کۆمەلگایەکین ئەوە 30 ساڵە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە کە ژنان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینیشەوە لە پێش ڕاپەڕینیش ڕۆڵ و پێگە و ئەوەی خۆیان هەبووە لە ناو سیاست لە ناو ڕێخستنەکان ینی من باسەکەم لە زیندانەکانە دەیان ژنمان هەبوو سەدان خەڵکمان هەبوو شەهیدمان هەبووە دایکی پێشمەرگە هەموو بەشدار بن بەڵام دوای ڕاپەڕین قۆناغی خەبات گۆڕا بۆ خەباتێکی زیاتر مەدەنیانە خەباتێکی دیموکراسی هەڵبژاردننی پەرلەمان و دامەزراندنی با بڵێن مؤسساتی حکومی کە تیایدا ژنان بەشدار بوون لە پەرلەمان بە هەمان شێوە ژنان بەشدار بوون بەڵام ئەو ڕێژە زۆرە نەبوو یێرۆخان بە خۆی یەکێک بوو لەو ئەندامی پەرلەمانانە کافیەخانە نەرمیخانە کۆمەڵێ ژنی تر بەشدار بوون چالاکانە ئیشیان کردووە لە وەزارەت بە هەمان شێوە یعنی منم یەک مەبدا بڵێم ڕاستە ئەگەر حیزبیش فرسەتی یعنی دا بە ژنان ئەبێ ژنان خۆیان بسەلمێنن یعنی هەندێک جار کە ئێمە باز لە سیستەمی کۆتا ئەکەین بەداخۆ من ئەم قسەیەکەم کە حەزەکەم یعنی ئێستا کۆتا لە دەستوری عێراق تەسبیت بۆ خۆشبەختانە لەبەروی ئەزانن ئەگەر ئەو کۆتایە نەبێ ئێمە هێشتا یعنی تەنان ژنەکانیشمان نەگەیشتن بۆ قەنەعەتێکە کاتی هەڵبژاردن بێ ڕێژەی ژن زۆر زیاترە لە منتەخێک سێرەکەی هەر پیاوەکان دەنگەهێنن یعنی پیاوەکە قەنەعەت بە ژنەکە کاڵێ دەنگمەوە بەدە دەنگ بە فڵانە کەسدا هەندێک کەس ڕەنگە ینی وابەستەی ڕێئی خێزان و عائیلە و هاوسەر و شوبرا و ئەوەی کە باسیەکەنیان برا بۆ دەنگدان بە کەسایەتیەک ئەگەر بێت و ئێمە بە قەناعەتی خۆمان خەڵک هەڵبژێرین یا ئەو توانایی کە هەمانە فرسەتمان بۆ بڕخسێ من دڵنیام ژنان زۆر جوان ئەتوان خزمەت بکەن و فرسەتەکان یعنی بەڕاستی ئەگەر ئێمە باسی لە 125 بکەی ڕەنگە جار وایە زۆر بگاتە فرسەتی زیاتر و خەڵکی شێو فرسەتەی بەکارهێناوە فرسەتی دراوەتێ توانێتی خۆی بسەلمێنێ بەڕاستی ئەوە جێ خۆشحاڵی هەندێک جار تۆزێ ینی وابەستەی هەنێ ئەوەی کۆمەلگا ئەبی ینی ژن کە ئەچێتە دەرەوە ژنمان زۆرە لە ینی فەرمانبەرن کادیرمان زۆر هەیە بەڵام من هێشتا هەستەکەم هێشتا پاڵپشتی زیاترمان ئەوێ لە ڕووی لە حکوومەتەوە لە ناو حیزبە لە ناو مؤسساتە تەنان لە ناو خودی ڕێکخراوەکان خۆشیان ینی من ناڵێم با جیاوازی بکەن 100% بەرامبەر ئەوەی پیاو بەعکسەوە ئێمە هەمان قیمەتمان هەیە لەگەڵ پیاوە ژن و پیاوی قیمەت و باهەیە بەڵام
مەسئولیاتی خێزانی سم باسی خۆم کرد پێشکەمێک ینی من بەهۆی ئیشەکەمەوە مەسەلەن ناڕۆمەوە بچمەوە سەرێک بدەمەوە بکەم بۆی ئەوە بەلامەوە مهمە و ئیشە سەرکەوتوو بێ خەڵک دڵخۆش بن ئەو مەبەستی هەمانە بگاتە جێ یعنی ژن ئەبێ قوربانی بدا دوورەکەوێ لە خێزان لە بەیانێ تا ئێوارە ئەڕوا مەسەلەن ئیشەکانێکە ڕەنگە فریانەکە ئەو خواردنە بکەوە لەو خەڵکێ زۆر ئازاترە لە من تەوازنێکی ڕاگرتووە ڕەنگ بێ خواردنەکە کە ئەنجاڕوا بۆ دەوام دێتەوە شتێکەکە. لە هەمووی مهمتر ئەوەیە ئێمە خۆمان قەناعەتمان بە ئیمکانیاتی خۆمان بێ دواتر دەوروبەرەکەمانە ئیتر بەڕێوبەرەکە تا سکرتێرەکەیە یا هەر کەسێکە چۆن زەمینە لەبارەکە و ئەو ڕێگریانی دێنە بەردەمی ژنان بەداخەوە ئەڵێم ڕەنگە هەندێک جار یعنی ژنان پێشتر شەرمیانە کرد بابەتی تەحڕش پێکردن لە ناو دەوائیر لە دەرەوە ئێستا خۆشبەختانە یاسا هەیە بەرگری ئەتوانێت خەڵک قسە بکات و شکات بکە و ئێمە بۆ خۆمان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خودی پەیڕەویشدا یەکێک لەو خاڵانە تەسبیت کراوە هەر کەسێک لە هەر پێگەیەک توندوتیژی بەرامبەر بە ژنان بکە ئیتر بە هەموو جۆرەکانەوە تووشی سزا ئەبێتەوە ڕەنگە تووشی دەرکردنیش بێتەوە و من پێم وایە ئەمە بۆ خۆی بۆ ژنان و بەشداری پێکردنی ژنان و هاتنە پێشەوەیان لە ناو سیاست بیا لە هەر شوێنە بێ کەزانی مافی پارێزراوە و ژنان قسە ئەکەن قەزیە تەسلیمەکەن شکاتەکەن و کاتە ئەم بابەتانەش کەمە بێتەوە کە لە هەموو دنیا ڕوئەدا ینی من ئەم شتە ئەڵێم بۆ ناشرینکردنی هەواڵەکانمان نییە یا بڵێم خوا نەخواستە ئەم شتانە ڕۆژانە ڕوئەدا لە ناو حیزبانە خێر لە ناو دەوائیرە لە دەرەوە ینی ئینسانەکە تۆی ئەمە یەکێکە لە ئاسانکاریەکان لە پاڵنەرەکان بۆی ئەگەر یەکی ڕۆی بۆ ئیش مەسەلەن قسێکی پێوترا خۆ ئازاردان تەنها ئەوە نییە پەلامار بدرێ شتێک دروستکردنی بابەتی ناشیا و لەسەر خەڵکەکان لەسەر کەسەکان کە ئەمە زۆر هەوڵ دراوە بەڵام فەشەلی هێناوە لە بەرێسە خەڵک لەو واقعاتی ئەگا کە تۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگای هەوڵەدەن ژنان سوکەنیان قسە بە پیاوێک بڵێن یا ئەو بکەن خەڵک ئەم واقعانی بۆ دەرکەوتووە لە ڕێگای ینی هەڵبەستنیشتی درۆ خوانە خواستە بڵێن کە شتێک بۆ ئی لە پێگە و کاری ئەو کەسەکەم کاتەوە و ئێمە لێ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستمان کردووە بە وتنەوەی دەورات بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی وشیاری و زیاتر هێنانە پێشەوەی گەنجان لە کوڕان و لە کچان ئێمە لە هاوپەیمانی پێشکەوتن خواست با بڵێن پرۆگرسیڤ ئەلیانس یەکێتی نیشتیمانی لەگەڵ ئەوانە عەقدی هەیە و چەندین جار دەوراتی پیان کرۆ بە کادیرەکان ژنەکان چکە بێ بیرکەنەوە بۆ 10 ساڵی تر ئێمە چەند کادری گەنجی وەکو ئێوەمان هەیە لە پێگەی سیاسی چۆن حازریانەکەین بۆ ئەوەی لە دەوائیری دەوڵەت و دام و دەستگاکانی دەوڵەتیە ئێستا کاری لەسەر کراوە بەڕاستی ئێمە وەک دەستگای میدیای کورسات ئێستا کە کاندیدە بەڕێزەکانیان ینی بۆی کە لای بینەرەکانیشمان زۆر ڕوون بێ جێتی نیشتمانی کوردستان لە سەرەتاوە نەڵین هەر شاری سلەیمانی ینی ئێستا دڵخۆشم کاندیدمانەیە لە بادینان کاندیدمانەیە خانمیکی گەنجە بۆ پەرلەمان کاندیدمانەیە لە خانەقین ینی ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە ئێمە سنوورێکمان بۆ خۆمان دامەنەنەوە ئێمە هەرچی لەگەڵ ئازادی و لەگەڵ یەکسانی و لەگەڵ دادپەروەریە بێ ئێمە هەمیشە ئەو دەرگا گەورەی بۆکەینەوە کە خۆی ئەزانێت کە چۆن بتوانێت تایە ڕۆڵ ببینێت بەڵام لێرەیە کۆمەڵە پرسیاریکەیە خاتە فریاڵانی لەم نێوەندەیە سا بۆ نمونە ئێوە بەیانی ئەم هەموو خانمە بەیەکەوە کۆ بنەوە بەڵام ئەبێ ئاگاشمان لە کۆمەڵی کێشە بێت کە خانمان ڕوبەڕویانە بێت و خۆ باسی هەندێک لەو بابەتانە کرد بۆ نمونە لەمەوەی ڕابردووە مازین کاک باڤڵەڵێ مناڵەکانم ینی خوێندکارەکانی زان کۆمان ینی ئەبێ ئاگامان لە کچەکان بێت بۆ نمونە هەندێکیانی دەرەوەی شارە هەندێکیان لە داخلیان هەندێکیان لەوانەیە ئەمەنەی خێزانەکە ئاگای لە ژیانی شخصی کچەکەی بێ و خوێندنەکەی بێ ئاگای لەوە بێ پارەی بۆ دابین کات ئێوە وەکو خانمان لە سەرکردایەتی لەوەی کە ڕێکخراوەکان بەڕێوابن تا چەند هەوڵتان ناوە بتوانن بۆ منە دەرفەت بووانە بڕەخسێنن ئەگەر تووشی تونوتیژی بوونەوەی لە ڕێتۆڕە کۆمەڵایەتەکانەوە بێ ئەگەر تووشی کۆمەڵی بابەت بوونەوە کەمانە پەنای بۆ بەرن چکە بەداخۆ زۆر جار کەیسمان هەیە خۆت لەوانەیە ئاگاداربی کەم کچە نەیتوانیوە قسە بکات دوجار کێشێکی گەورەی لێکەوتۆتەوە بەڵام زۆر جاریش ڕێکخراو مەسایەتی ژنان زۆر ڕۆڵی هەیە لە بابەتە بەڵام فراوانتر کرێ کارەکەن لەسەر ئەم بابەتە بۆی تۆزێ لەو کەیسانە دۆزێ دوورکەینەوە خانمان بتوانن ئەو ئازادیان هەبێت و سەرکوت نەکرێت ڕاستە دیارە ئێمە وەکو مەکتەبە ڕێکخراوە دیموکراتیەکان هەر لە سەرەتای دامەزراندنەوە هەر ینی هۆکاری دروستکردنی ئەو مەکتەبە لەلایەن سەرۆک مام جەلال و هەواڵان و بڕیاری با بڵێن سەرکرداتی مەکتەبی سیاسی لە سۆنگەی پەرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان و باوەڕبوونی بە بنەماکانی ئازادی و
دروستکردنی مجتمعێکی مەدەنی ئەبێ ئێمە بیرمان نەچێ لە نظامێکی زۆر دیکتاتۆری زەبر و زەنگەوە هاتینە دوای ڕاپەڕین ینی سەرەتاکانی دوای ڕاپەڕین زۆر قرس بوو وردە وردە بەڵام خەڵکی بە تایبەتی ژنان زۆر زیاتر من لە شوێنێکی تریش باسم کرد بیرم نییە بەشداریان زیاتر بوو وردە هەستمان کرد ئەم بەشداریکردنە بەرەو پاشەکشەیە بەداخەوە طبعاً ئەمە بەس قسەکردن نییە لەسەر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر حیزبەکانی تریش ڕەنگە کەم تا زۆر ئەم شتە گونجاو بێ بۆ داوائیری دەوڵەت ئەڕۆیشتن بەڵام بۆ مؤسساتی حیزبی ڕەنگە کەمتر بوو بێ ئەمە ینی بۆمان دەرکەوت کە نەکەر ئەم ژنانە خەڵکی تریش ڕەنگە تووشی کۆمەڵێ ئەو گرفتانە بێتەوە بەڵام ئێمە هەوڵمان داوە هەتا پێمان کراوە باسی یەکێتی ژنانت کرد هەمیشە لە سەرەتای دروستبوونێ بە تایبەتی لە دوای ڕاپەڕینی هەوڵیان داوە کە ئەو یاسایانی کە هەبووە لە عێراق کاری پێ ئەکرا هەموار بکرێتەوە یاسای زۆر باش دەرچووە بە تایبەتی هەمواری باری کەسێتی و ئێستاش لە پەرلەمان یاسایەکی تر هەبوو ئەوە یاساکانی بەرەنگاربوونەوەی توندوتوژی و بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەمانە هەموو یاسان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵیان بینی و لەوەی کەوا پێشنیاری ئەم بابەتە باشانە بکەن کە لە کۆتاییە لە بەرژەوەندی هەموو کۆمەلگای ئەشکێتەوە بە تایبەتیش بەسەر ژنانە ئێمە دائیمەن من بۆ خۆم باس لەوەکەم ڕێز لە هەموو تاکەکانی با بڵێن ئەندامەکانی ڕێکخراوەکانی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەگرمەوە واجبمانە و قسەش ئەکەین لەسەر ئەوی هەر کەسێک تووشی گرفتێک بێتەوە ئێمە ناوەندێکی یاساییمان هەیە کە ئەتوانن سکاڵا بکەن مادام تەسبیت کراوە هەر کەسێک تووشی ڕوبەڕووبنەوەیشتی ناخۆش ئەبێتەوە و حیزب هەوڵمان داوە ئەمە بەو شێوازە چارەسەر بکرێ و من پێتانڵم خەڵکیش هەیە محاسبە کراوە یعنی ئەمە وای کردو کە متمانەیەک دروست بێ زیاتر لە لای هەواڵە ژنەکانمان و کچەکان یعنی کە کەسێک هەیە بەرگریان لێ ئەکا سیستەمێک ئێمە هەوڵمان داوە بە مؤسساتی بێ بەڵام ئەمە ئەیڵێمەوە مانایونێ ئەم شتە زۆرە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر لە حزابی تری زۆر بە بەرچای تەلەڤیزیۆنەکان و تەحەڕوشمان بینێ لایەن خەڵکی گەورە بە بێژەر و بە میوانی ئەوێ کرا بە سەستەیجەکانی مەسە هەموو کاناڵەکان ئەیان بینی بەڵام من یەک مەبەستێکم هەیە ئەوەیە کە ئێمە هاوکاریانین لەگەڵیانین هانیانە دەین دەوراتیان بۆ ئەەکەینەوە پاڵپشتیانە بین و دەوراتی فێرکردنی تەنانەت پیشەیی و ڕێکخراوەیی چۆن بتوانن راپۆرتی دارایی بنووسن بۆ فەرمانگەی ڕێکخراو ناحکومیەکان چۆن بتوانن داوای مۆڵەت تازەکردنەوە بکەن ینی کۆمەڵێشت هەیە ئەمانە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان ێزانین جگە لەوەش پاڵپشتیکردنیان لە ڕووی داراییەوە پێشتر زۆر لەوە ئازا بووین ینی پاڵپشتی دارایی فۆندێکمان ئەدا پێیان و فێریانمانە کرد کە چۆن بتوانن داوای فۆندکەن لە ڕێکخراوی تری نێودەوڵەتی بەڵام ئێستا بە حکومی ئەو وەزع دارایی کە هەیە ئەوە ڕەنگە کەمتر بوو بێ بەڵام لە دەعمە معنەویەکانمان لە پاڵپشتیکردنیان لە ڕێنماییمان لە بەشداریمان لە چالاکیەکانیان شەڵاقەت کەمتر خەم نابین بە پێی توانامان و ئومێد دەکەم زیاترین ژن بتوانێت یا کچەکان گەنجەکانمان بتوانن بەشدار بن و ئێمە هەرچەند چیمان پێ بکرێ بۆ پارێزگاریکردن لێیان وەکو خوشکی خۆمان وەکو مناڵی خۆمان و کەسی خۆمان ئێمە هەمیشە لەگەڵیانین و چاومان لەوەیە ئەوانە ببن بە قیادەی داهاتووی ئەم مجتەمەعی ئێمە بەرەو ژیانێکی باشتر بەرەو گوزەرانێکی باشتر و یەکسانی و دادپەروەری لە سەردەستی ئەوان و لە سەردەستی ئەو گەنجە ئازا و بەتوانیان بن کە جورئەتیان هەیە و ئەتوان قەرار بدەن. زۆر باشە وەکو کۆتا پرسیار لەوەی کەوەندەی ئاگاداری ژنان پەرۆشێکی زۆریان هەیە بۆ بەشداریکردن لەم بۆنەیە کە لە بەیانیان سازەکرێت و خوێندکارانیش بە هەمان شێوە خوێندکارە کچەکانمان لێستا داتایەکتان هەیە لەوەی کە چەند کەس بەشدارە بن بەیانی لە بۆنەکەیە؟ وڵام باس ڕقەمێکم کرد باسی تقریبا نزیکەی 5,000ێکە بینیمان پەرۆشی خەڵک لە یەکەم شت ناونیشانی ئەوەی کە هێرۆخان سیمبولی خەبات و تێکۆشانی ژنانە ئەوە زۆر سەرنجڕاکێشەوە کە پارەکەش ئەم چالاکیەمان کرد بەڕاست چالاکیەکەی ساڵی پار چالاکیەک بوو چەندین ساڵ بوو هەموو ڕێکخراوەکان چالاکی ئەەکەن بەڵام من سێر ئەو گشتگیرە کۆبوونەوە گشتگیرەم کرد خۆشی ینی هەواڵەکانمان کە بەیەکەوەن ئەوە زۆر گەورەیە ژمارێکم لا نزیکەی تقریبا 2900 بەڵێ هەموو ئاگاداریانە بین ئیشەڵا ئەمە ئارەزوومەندانەیە بە زۆر نییە ئیشەڵا لە کەش و هەوایەکی خۆش و بتوانین زیاتر چۆنەڵێ کەشێکی کۆمەڵایەتی جوان بخۆم لە ڕێکخراوەکان ئیشەڵا شتێکی زۆر جوانە بێەوە لێرەوە سپاسی دەستگای میدیای کورسات دەکەین کە هەڵدەستێ بە پەخشکردنی ڕاستە و خۆ و ڕووماڵکردنی ئەو کارە جوانە هیوادارم هەمیشە چۆن کورسات
پاڵپشتی ژنان بووە ڕێکخراوەکان بووە سبینێ بە ماندووبوونیان بمان بوون و ئیشەڵا ئەبێتە مای سەرنج و ڕەزامەندی زۆری بەشداربووان و بینەرانیش کە لە شاشە جوانەکەی کورساتەوە تەمەشامانەکەن. هەمیشە ئێمە ژۆک و دەستگای میدیای کورسات هەر لە سەرەتای دامەزرانەوە کە خاتوویەر و ئیبراهیم ئەحمەد خۆی دەستێکی باڵای هەبووە لێرە وە لە درێژەی ئەو خزمەتی چەندین ساڵەیە هەمیشە ژنان بەشێکی گرنگ بوون بۆی کە بتوانین با خانمژ ژنەکان و کچەکانمانەوە ئەزانن ئێوە کە بووینەتە جێی متمانەی خەڵکو و کە بتوانین زیاتر لەسەر ئەم پێی ڕۆژ بەردەوام بین کە ئێستاش هەر ئێمە بەردەوامین کە خاتوشانە سەر لەگەڵمانایە بۆی کە درێژە بەم ڕێبازە گرنگە بین کە بتوانین ژنان ڕۆڵێکی بەرچیان هەبێ هیوادارین بەیانی گەشتێکی خۆشتانە بێ ئێمە وەکو من لە خولای خۆم وەکتیان زۆر دڵخۆشین کە ئێوە بتوانن ئاوە کۆ ببنەوە بتوانن بڕیاری خۆتان هەبێ و بتوانن لێرەوە ئێوە ببن بە نمونەیەک کە ژنان ئەتوانێ پێگەی خۆی هەبێ و واتوانێت کار لە هەموو کە جیازەکانەکات دووبارە سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ ئامادەبوونێ